بەڕێز دکتۆر عەلی قەرەداغی زۆر سوپاس و بەخێر بن بۆ ڕووداو. سوپاس. یەکەم شت حەزەکەم لە دوایین پێشهاتی گرنگەوە دەست پێ بکەم، ئەوەی شێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران بوو بۆ سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. ئێرانیەکان لە ڕاگەندراوی فەرمی خۆیانە ئەڵێن بنکەیەکی ئیسرائیلیان کردوتە ئامانج، بەڵام ئەوەی کە لەسەر ئەرزی واقع ئێمە لە هەرێمی کوردستانی بینین ماڵ و شوێنی حەوانەوەی کەسایەتیەکی هەرێمی کوردستانە و سەرمایەدارێکی هەرێمی کوردستانیشە. جەنابەت چۆن ئەڕوانیتە هێرشەکە؟ ئێران ئامانجەکەی بە کردداری ئیسرائیل بووە یاخود ئامانجەکەی هەرێمی کوردستان و عێراق؟ یەکەم ئێمە بەیانێکمان دەرکرد کە ئەو هێرش نییە لەسەر هەولێر بە تاقی تەنها، بەڵکو هێرشە بۆ سەر هەموو عێراق و سیادەی عێراق و کیانی عێراق. ئەوە شتێکە هەموو بە ئەترافی منظەماتی دەولی و ئومەمی متحیدە کارێکە بەڕاستەکەی ناپەسەندە، کارێکە کە پێویستە ئیدانە بکرێ و ئێمەش ئیدانەمان کردووە. من ئەزانم خۆی ئەو هێرشە ڕیسالەیەکە بۆ کوردستان و هەروەها بۆ عێراقیش، کە ئێران ئەتوانێت تەنفیزی بەرنامەجی خۆی بکات لە هەموو شوێنێکی عێراقە، بەخۆی بێت یان بەوانەی کەوە یارمەتیدەری ئەوەن ئەساڵەتەن بێ کۆڵێ یان وەکالەتەن بێ. منۆ ئەزانم پێویستە ئەم کارەیە هەر ئەوان نەڕوات، پێویستەکە کۆبوونەوەیەکی زۆر باشی لەسەر بکرێ لەسەر مستەوای هەموو عێراق، برای شیعە و برای سونە و برای عەرەب و برای کورد و تورکمان، کە بۆ ئەوی جارێکی تر تیکرار نەبێتەوە، چونکە ئەمە کارێکە بەڕاستەکەی ترسناکە. هیچ ئامانج تای ئیسرائیل بووە یا مجرد ئەوە پرۆپاگەندەیە؟ بێگومان ینی ئێران ئەو ینی واڵێت، بەڵام لە عینی کاتەوەکو جەنابەت فەرموو هەموو عالەم زانی کە ئەو شوێنە بنکەی ئیسرائیل نییە. وەکو مەسئولی کوردی شەنەها جار ئەیڵێن ئەگەر ئیسرائیل بێت لە ڕێگەی بەغداوە هێت، جا لەبەرەوە بەغدا تا ئیستەکی تەطبیعی نەکردووە لەگەڵ ئیسرائیلە، بێگومان هەولێریش تەطبیع ناکە لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ جوولەکە. جا لەبەرەوە منوان نازانم ئەوە بەڵگەیەکی بەقووەت بێت کە مستحقی ئەوە بێت کە ئێران لەوێەوە هێرش بکاتە سەر ئەو شارە جوانەی کوردستان، پایتەختی کوردستان کە هەولێرە. زۆر باشە. تەنها ئەم هێرشەی چەند ڕۆژی ڕابردووی ئێران نییە، هەرێمی کوردستان ماوەیەکی دوور و درێژە هەم لە بەغداوە لە ناوەندەوە هەم لە وڵاتانی دەوروبەرەوە ڕوبەڕووی مەترسیە بێتەوە و کەسانێکی زۆریش هەن کە لە هەرێمی کوردستانە باوەڕی تەواویان هەیە بەوەی کە هەرێمی کوردستان لەژێر مەترسیایە. جەنابەت چۆن بینی مەترسی هەیە لەسەر کیانی هەرێمی کوردستان؟ من ئەزانم وەکو کەسێکی دڵسۆز لە دوورەوە تەماشای کوردستان ئەەکەم، ئەتوانم هەموو ئەو نامانەی کە ئەنێرێت بۆ کوردستان و بۆ عێراق بیخوێنینەوە، چکی من لەناو کارەکەی لەوێ نیم، جزئێک نیم لە مەسەرەن لە حکوومەتیان لە موئەسسەیەکی ڕسمی لە کوردستانە. بە پێی بۆچوونی من بەڕاستی کوردستان لە مەترسی زۆرتی هەیە، تەحەدیاتی زۆری هەیە، بەڵام بەلای منەوە گەورەترین تەحەدی ئەوەیە کە گەلی کورد خۆی ناڕازیە لە قیادەکەی و بە تایبەتی لە بوارەی ئابووری و کاری خەدەمات و ئەو کارانی ئەکرێ. بێگومان هەموو کەسێک ئەو قسە ئەکات، من وە ئەزانم ئەم قسەی منە لە ناخ و دڵی هەموو کەسێکە عامەی خەڵک لە ناو کوردستانە کە ئەڵێن ئەگەر نەوتەکە بەشی موچەی یعنی مۆزەف و ئیداریەکانی کوردستان ناکات، بۆچی لەگەڵ بەغدا ڕێنەکەون و بە خەڵکەکە پارەکەی خۆ وەرگێت؟ ئەگەر بەشیش ئەکات لەکوێیە؟ پێویستەکە بەڕاستی لە پێش هەموو شتێکە حکوومەتی کوردستان گەلەکەی خۆی ڕازی کات. تقریبا ئەوە نزیکی 31 ساڵە کوردستان شبه مستەقلە، 31 ساڵ لە عمری دەولەتە کەم نییە. یعنی تۆ تەماشا بکە مەسەرەن سەنغافورە بە 10 ساڵ توانی دەولەتەکە دروستکات، کۆریای جنوبی لەگەڵ ئەوەشە لەگەڵ شەڕایە لەگەڵ کۆریای شیمالی لە ماوەی 18 ساڵە 20 ساڵە توانی کاتە ئەو پلەیە. ئێمە 31 ساڵە بەرنامەجێکمان دروست نەکرد بۆ دووشت. یەکەم
بۆ ڕەزامەندی گەلی کورد بۆ ئەوەی کەوا دوودڵ نەبێت ئێستاکێ زۆر لە گەلی کوردستان دوودڵە چونکی خۆت هەمومان ئەزانین من کەوەکو شخصێکی اقتصادی وتەخەسوس لەو مەجالەدا هیچ شتێک تەئسیر ناکاتە سەر ئینسان بەقەدەر بەڕاستی برسێتی و نەبوونی و ناڕەحەتی یان موچەی لێ ببڕێت یان خەدەماتی بۆ تەقدیم نەکرێت ئەمە زۆر شتێکی تەئسیرێکی گەورەیە هەیە یعنی تۆ تەماشاکە وەختی خۆی لە زمانی عەبدولکەریم قاسم شیوعی هەموو عالەم تەصفیقی چەپڵەی بۆ لێدا بەڵام عەبدولکەریم قاسم کە وەختی تۆزێ بنزینی زیاد کرد مزاهراتی گەورە بوو لە عەفوان ئوردون کە مەلیک حوسەین بۆ هەموو دەهاوزەکای خۆیەوە کە وەختێک بەعض شتێکی زیاد کرد مزاهرات دروست بوو لە مصر من لە مصر بوو کە لەگەڵ ئەوە کە ئەنوەر سەعدات ناجح بوو لە حربی لە شەڕی 1970 و وەکو پلەندەی ئۆکتۆبەر لەگەڵ ئەمەشا هەنێشت پارەی یعنی نانی زیاد کرد سەورەیەکی گەورە دروست بوو جا لەبەر ئەوە پێویستەکە لە پێش هەموو شتێکە قیادەی کورد گەلەکەی خۆی ڕازیکە لە ناحی ئابوووریەوە جگەلەوە اینجا لە ناحی سیاسیەوە ئەمە بۆ ئەوەی کە بتوانین کە منعی ئەو مەترسیانە بکەین دوو هەم شت بەڕاستەکەی کوردستان وەکو یعنی ئاشکرایە بۆ هەموو کەسێ لە هەموو ئەترافەکانی زۆر لە ئەترافەکانی حەز ناکەن ئەو کیانە هەبێت زۆریان ئەگەر هەمووشان نەبن زۆریان حەز ناکەن ئەمە پێویستەکە بۆ خطەیەکی ئیستراتیژی ئەم خطە ئیستراتیژیە پێویست ئاعتیما باتە سەر بە قووەتکردنی علاقە و پەیوەندیەکی بە قووەت لە منطقی قووەت و عەدالەت لەگەڵ بەغدا و هەروەها لەگەڵ ئەنقەرە و هەروەها لەگەڵ تەهران و هەروەها لەگەڵ سووریاشە ئەگەر سووریاش گەڕایەوە دەوروبەری ئێمە زۆر مهمە کە ئێمە بتوانین تەعاونێکیان لەگەڵا بکەین ئەمەش زۆر مستەحیل نییە مەسەن سەکێ بەڕاستی قەتەر تۆ تەماشا بکەیت تەناقوڵاتێکی غەریب هەیە ظاهیرەن بەڵام توانیەتی ئەو تەناقوڵاتە ئیسیفادەی لێ بکات بۆ خزمەتی خۆی لەگەڵ تالیبانە ئیسەکێ بوو بە شەرەف و شتێکی گەورە بۆ قەتەر مەسەرەن لەگەڵ حەماسە کە ئیسەکە حەماس لێرەیە و لە عینی کاتیشا پەیوەندی و عەلاقەشی هەیە لەگەڵ ینی ئەمریکا و لەگەڵ وڵاتەکانی ترە ئەمە پێویستە کاتکەوە قیادەی کورد لە ژنەیەکی زۆر تایبەتی دابنێ لەوانە نەک لەوانەی کە مەشغولن بە سیاسەوە لەوانەی کەوا مەشغولن بە فکری سیاسی دەڵێ لە هەرێمی کوردستان ئەوەی کە لەم 31 ساڵی پێشوار ڕابردووە ڕوویاوە بەرەو پێش چووە لایەنە ئیسلامیەکان حیزبە ئیسلامیەکانیش لێی مجەڕەد نەبوون هەر بەشێک بوون لەوە بە تایبەتی حیزبە ئیسلامیە ئەوانەی کە بە فەرمی حیزبن لە سەرەتاینەوە دەکانەوە لە ماوەیەکی زۆر کەمە ژمارەیەکی زۆر خەڵکیان لە دەوری خۆیان کۆکردەوە بە تایبەتی لە کاتی شەڕی ناو خۆیان گەشتنە ئاستێکی زۆر بەرز دوای 1970 وەستا برەویان دوای 2003 بەرەو دابەزین ڕۆشتن هۆکاری ئەگەر ئەمە بە فەشەل ببینی جەنابەت هۆکاری فەشەلی ئەحزابی ئیسلامی لە هەرێمی کوردستانە چین من وا نازانم کە فەشەل بێت بەڵکو من وا ئەزانم بەڵگەیە لەسەرەوەی کەوا گەلی کورد گەلێکی زیرەکە وەختێ زانی دوو حیزبە گەورەکە شەڕ ئەکەن بۆ تەماشای کرد حیزبە ئیسلامیەکان داوای سوڵحەکەن ئەوە شتێکی تەبیعیەکەوە خەڵک مەیلی ئەبێت بۆ لای حیزبە ئیسلامیەکان هۆگەلی کورد بەلای منەوە هەموو مسلمانە یعنی ئەوەی لەگەڵ پارتیاویە مسلمانە ئەوەی لەگەڵ یەکێتیە ئیسلام مسلمانە بە عمومی بەگشتی ئەمە مەسەلە تەوەجوهێکی سیاسیە جا لەبەرەوە تەوەجوهی سیاسی پێویستەکە بۆ یعنی ئێرادەی گەل جا ئێرادەی گەل لەوانەیە برا ئیسلامیەکان حیزبە ئیسلامیەکان نەیانتوانی بێت ئەو ڕیسالەی خۆیانە بگەێنە گەل یان نەیانتوانی بێت یان گەل وا بزانێت کە ئیسلامیەکان ناتوانن کارێکی وا بکەن کەوا خزمەتی گەلەکە بکە لەو زروفە و بارودۆخەی کەوا کوردستانی تایە من وا ئەزانم مەسئلەی یعنی کەمبوونی دەنگ یان کەمبوونی کورسی دلیل نییە لەسەر ئەوەی کەوا ئەو ئەحزابانە فاشیل بوون بەڵام دلیل لەسەر بەرنامەجی سیاسەکەیان ڕەنگە لەسەر مستەوای مەطلوب نەبێت جگە لەوەش خۆت ئەزانی جاری وا هەیە
يعني غش أو شتانش رؤكاته يعني أو ناحي يارمتي دان ئەوە ڕاستە سیاسیەکان بۆ خۆیان ئەیڵێن بەڵام ئەوە وابزانم ئەنجامەکانی هەڵبژاردن بە نیسبەت حیزبە ئیسلامیەکانەوە زۆر ناگۆڕێ ئەوەی کە ئێمە بینیمانە بەڵام لە کاتێکا کە لەلایەکەوە پارتە سیاسیە ئیسلامیەکان هەن لەلایەکی دیکەوە کۆمەڵی ئیسلامی هەن لە ناو کوردستانە مەسەلەن سەلەفیەکانت هەیە سەلەفیەکان لە نێوان خۆیانە چەند مەشرەبێکن چەند گروپێکن ئەمەوێ کەمێک دیدی جەنابەت لەسەر ئەوانیش بزانم بە تایبەتی لەسەر ئەو بیر و بۆچوونەی کە ئەوان بڵاوی دەکەنەوە بە مەترسیەکیە بینی بۆ چونکە هەنێ خەڵک هەن ئەڵێ ئەم بیرە بیری توندڕەویە بڵاوەکرێتەوە و خەڵک تەهیلەکەن بۆ ئەوەی کە سبەی ڕۆژ بچێتە ناو گروپ و ڕێکخراوە چەکدارە توندڕەوەکانەوە جەنابەت دوای بینی؟ عەفوان بەنسبەت ئەو گروبانەوە بەڕاستیەکەی هەمویان وەکو یەکنی هێندێکیان ئەو برا سەلەفیانە خاوەنی بیرێکی جوان و ڕێک و پێکن هیچ کێشەیەکیان نییە تەکفیری خەڵک ناکەن خەڵک بە مبتەدیع دانانن ئەگە شتێکیان کرد محاولە ئیسلاحەکەن بۆ عەقیدە و ئەمە شتێکی باش بێگومان ئێمە پێویستمان بۆ شێ ئەمما قسمێک ئەو هێندێک لەو برایانە بەڕاستیەکەی فعلەن قائمە هیچ کەس لە دەستیان دەرناچێت بە تایبەتی ئێستا لەم مەرحەلەیە هجوومەکە لەسەرکی ئەەکەن لەسەر ئیسلامیەکان لەسەر ڕموزی ئیسلامیەکان وەکو بڵێن ڕموزی ئیخوان ڕموزی کۆمەڵ ڕموزی یعنی هەر شخصیت ڕموزی عولەما من ئەزان ئەوانەی کەوا ئەم منهەجی تەکفیری و تەبدیعی بەکار ئەهێنن منەوە عەرزم کرد چەند جار لەگەڵ چەنەها خۆشیانە ئەمە من وە ئەزانم شتێکی ترسناکە ئەمە جوجەڵەی ئیرهاب دروست ئەکات چونکی کە تەکفیرت کرد لە تەکفیرەوە دائیمەن بۆ تەفجیر یعنی هەمیشە بۆچی چونکی کە تۆ کافرت کرد ئەبێ چی لێ بکە بیکوژی بینما منهجی ئیسلامی حقیقت ئەوە نییە کە تۆ خەڵک کافرکەی منهجی ئیسلامی ئەوەیە تۆ دعوەتی کەی دعاة لا قضاة تكفير حكم بكفر لإسلام أبي قاضي بكات نك علي قرداخي بكات قاضي تحقيقك بابا توشيت وتشينت كدوة ملاحظة فهموا إلا أقرشتك نبي وأشكرا وعلن بيت جهارا نهارا تحدي بكات أو اشتكي ترى أما تكابرا فكرك هي كابرا مثلا بعض اشتك من وأزا مثلا احتفالاتك كابا إسراء ومعراج يعني احتفالاتك كابا مولودي في أغمر صلى الله أمانة هموي محل اختلافات زوربي علماء لسر أوان أجر مخالفيك شرعيتي يعني بدرسته وبلكو وسيليك بو دعوة أمانة بيستك براستكي ضبط بكرت بضبطك شرعي وبضبطك من وأزان قانونيش من دوام وايك مجلسك مستقل لكردستان أم مجلسي حكم كات أجاي لم شكي براستي أم فكري إسلامي وهروها فكري ديني أجر ضبط نكريت مشكلة أبيتها مشكلة يعني خوي حل بلام دوائي بيتها مشكلة لواقع جالبرو بيستكات إما يعني مشكلة لتشيء على زربي بعض السياسة كان وأزانا أم تأييدي سلفيانا كان أوانك يعني أو فكريان هي وإستاكي تأييدي أوان أكن بهالشكل بيت بو أوي كزر لكيبدا لإسلام معتدل كامل وكو مثلا بلين اتحادي إسلامي أو علماء برزكان يعني أم لا أما رنگ مصلحتك آني دروس ببيت بو حزبك أو حزبيان أو كومل بلان بو مستقبل خطريكي قولي لقسەکانە دەوە تێگەشتم کە پشگیریکردنی سەلەفیە مەدخەلیەکانیش مەترسی دروستەکە لە ئایندەیە مەدخەلی ئێستاکی مەدا ئەو سەلەف عەفوم کە سەلەفیە میان ڕەوەکانیش میان ڕەوەکان لەگەڵ مەدخەلی و جامیەکانە ئێستا مەدخەلی و جامی جوزئێکن مەسەلەن لەگەڵ یەکێک لە دەوڵەتەکانە یعنی دوایی ئەوان بە ئارەزوی خۆیان تەکفیری خەڵکەکەن مەسەلەن لە منهجی مەدخەلیە و جامیە وایە کە وەلی ئەمر حکم و تاعەتەکەی مەقبولە بەڵام لە عینی کاتە مەسەلەن لە وەختێکە بۆ دکتۆر مورسی خۆوە حکومەتێکی شەرعیش بوو کە میسال ئەڵێم وتیان نا ئەوە تەکفیری ئەویان کردو لەگەڵ کیا ڕێکەوتن لەگەڵ سیسی مەسەلەن
يعني ئێستاکە تەعاونەکەن لەگەڵ بەعزە زاڵمێک و زۆر پیاوکوش لە لیبیا ئینسان سەری سوڕەمێنێ چی ئیسلامێکە کە تۆ اعتیزازکەی بە شخصێک وەکو شخصی دوونە بەبێەوەی کە ناوەکەی بڵێن مەسەڵەن ئەمە مشکلێکی گەورەیە ینی جانیبێکی فکری تەشەدود لە هەر شوێنێکە هەبێت ترس ناکە ینی جابۆیە ئاینی بەرزی ئیسلامی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تەرکیزی کردوتە سەر غولو زۆر تەرکیزی کردو سەر ئەم خەواریجانە ئەڵێ ئەمانە چەند نوێژەکەیان جوانە چەند ڕۆژۆکەیان جوانە بەڵام لە دینەکە دەرەچ ڕوونە وەڵامەکەت مەبەستمە لە هەرێمی کوردستانەوە کەمێک بچینە بەغدا بە تایبەتی ئەمەوێ ئەوەشت لێ بپرسم کە ئەمەی ئەم ڕۆ جەنابتەڵی لە 31 ساڵانە نەمانتوانیوە بیهێنینە دی چەندێکی هۆکارەکەی خۆمانین وەکو خەڵکی هەرێمی کوردستان و چەندێکیشی بۆ نمونە بەغدایە کە دەستی خشتۆتە بینە قاقای هەرێمی کوردستان من وا ئەزانم زیاتر لە 60% تا 70 ئەگەڕێتەوە بۆ خۆمان ڕەنگە 30% ئەگەر ئێمە یەک بین یەک بەرنامەژمان هەبێت بتوانین کەوا خطەیەکی ئیستراتیژی دابرێن بۆ گەلەکەمان تا ئێستاکەی ئێمە یعنی مەسە یابان لەژێر 0 ساڵی دوای جەنگی جیهانیوانی نەک لە 0 لەژێر 0 بوو گەڕایەوە چۆن بەڵام بەرنامەجی دانا خطەی دانا ئێمە تا ئێستا خطەیەکماندانە ناوە بۆ گەلەکە بڵێن ئەمە ئێمە لە 5 ساڵە ئەو نەکەین لە 30 ساڵیشە ئەو ناکەین باش ئەی با باسی عێراق بکەین کەمێک ئێستا کە هەڵبژاردن کراوە و پرۆسی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و پێکهێنانی حکوومەت هەیە کەمێک ئەمەوێ باسی کاریگەری ئێرانم بۆ بکەی لە کۆی پرۆسەکەیە بەکردداری ئێران بووە بە ڕێگرێک لە بەرەو پێشچوونی پرۆسەکە ئێوە لێرەوە کە تەماشایەکەن ئەوە ئەبینن من ئازانم ئەگەر ئیرادە هەبێت بۆ قیادە و گەلیش لەگەڵ ئەو ئێرادا بێت بڕا ناکەم دەوروبەر زۆر تەسیران هەبێت بەڵام بە شەکلێک کە قیادە ئەو هەنگاوانە کە ئەنێت هەنگاوێکی مەدروس بێت ئێمە لە اقتصاد داڵێن یعنی پێوتێت تحلیلی اقتصادی بە سیاسی تحلیلی سیاسی اقتصادی تەماشای ئاسار و مەئالاتی مستقبل کاک دکتۆر لە عێراقا خەڵکێکی زۆر دەنگیان نابە سەدر بەڵێ خەڵکێکی زۆر دەنگیان نابە حەلبوسی لە هەرێمی کوردستانیش خەڵکێکی زۆر دەنگیان نابە پارتی ئەم سێلایەنە بەنیازی ئەوەی کە شێوازێکی جیاواز لەوەی هەتاکو ئێستا هەبووە لە حکومڕانی بهێن نەکایەوە هاوپەیمانێتیەکیان دروست کرد کە ئەکرا ببێ بە ئەزمونێکی نوێ لە عێراقا تاقی بکرێتەوە بەڵام ڕێگەی پێ نەدراوە هەتاکو ئەم چرکەیە ئەو ڕێگریکردنە چۆن هەڵە سەنگێنی جەنابەت بێگومان یعنی ئەوانەی کە سوودمەند بوون لەم عێراقی کە ئیستەکی هەیە عێراقێکی فەوڵەوی عێراقێکی پڕ لە فەساد و گەندەڵی بەداخەوە عێراقێک بەڕاستەکەی هەموو گەلەکە گەلی بە هەموو نەوەیەکەوە شیعە بێ سوننە بێ عەرەب بێ کورد بێت سوودی وەرنەگرتووە بەڵکو زۆر زەرری کردووە خەڵک ئێستا بەداخەوە ئەڵێم تەمەنە ئەکا بۆ زمانی سەدام حوسێن ئەمە بێگومان جیهاتی دەولی هەیە کە حەز ناکات عێراق مستەقر بێت و بەداخەوە ئەڵێم چەنەها جانیبی ئیقلیمی و بەعزە دووەلێکی دراوسەکانیشمان بەڕاستی نایەنەوەی ئەم کارە بێ وەکویسەکە ئەم مەسەلەی جەنابتە ئێمە بەلامانە وایە ئەگەر عێراق سیادەی خۆی نێتەوە نەبێتە خۆی خاوەنی سیادەی خۆی ناتوانێت شتێ بکات بە حکوومەتی بنکە فراوان کە هەمووی تایە بەشدار بێەوەی پێوترێتەوە ئەمەلێکە سیادە ئەهێنێتەوە یعنی سیادە حکوومەتی تەوافقی کە هەموو لایەنەکانی تیاابێ ئەتوانێت جارێکی کە سەروەری بۆ عێراق بگەڕێنێتەوە بڕوا ناکەم حکوومەتی تەوافقی حل بێت لە عێراقا حکوومەتی تەوافقی لە 2003 تطبیقە کرێ هەمووی فاشیلە کابوویەوەش لەگەڵ حکوومەتێکی زۆری لەگەڵ حکوومەتێکم کەوا بەرنامەجێکی زۆر وازیحی هەبێت کەوا عێراق نەجات بات لەو حیساری کە هەیە حیسارێکی سیاسی نەک حیسارێکی اقتصادی دەری بکات لەو کە یعنی بتوانێت کەوا عێراق استقلالی خۆی هەبێت بەڕاستی عێراق سیادەی خۆی نییە یعنی معقولە ئێستاکێ لە عێراقەوە عفوان هجوم ئەکرێتە سەر ئیمارات هجوم ئەکرێتە سەر سعودیە ئەی باشەوە بەبێ پرسی حکوومەتیش ظاهیران حکوومەتە لە ئێمە لەگەڵ ئەوانین عێراق بۆتە
مەدانێک بۆ هەموو کەسێک کە بتوانێت تەجروبەی خۆی چ ئەمریکا بەداخەوە چ ئەو دەوڵەتانی ئەغڵبی ئەو دەوڵەتانە هەمویان کەوا کاریان هەیە و ینی سوودمەندن لەوە جا لەبەرەوە بەڕاستی من بڕوام وایە عێراق بە هیچ شکلێک مەجالی نی ئللا وەختێ نەبێ کە مجموعەیەکی بەقووت توانیان هەبێت کە عێراق کە تەحەدی بکەن نەک تەحەدی ئەوەی کە بچێ هجووم کاتە سەری تەحەدی ئەوە بکەن کە بابەیان ئەمە عێراق دەولەتێکە پێش ئەوە عێراق دەولەتێکی حەزاریە چەند هەزارها ساڵە هەرچەند بەغا بڵێن 1200 ساڵە بەڵام عێراق زۆر کۆنە 5000 ساڵ. جەنابی دکتۆر مەبەستمە لەوێ پرسیارت لێ بکەم لەسەر ڕۆڵی گروپە چەکدارە شیعیەکان چۆن داعش لە سەرەتاوە دەرکەوت ڕەنگە خەڵکێکی زۆر پێیان وابوو بێ لە سەرەتاوە کە مەترسیەکی گەورە نەبوو بێ ینی دەولەی ئیسلامی في عێراق لە 2006 هەبوو دوایە بوو بە دەولە ئیسلامیە في عێراق وەش میلیشیا بڵین پرۆ ئێرانیەکان جەنابەت لە داهاتوویەکی دوورمەودایە بە مەترسیەکی وا ئەیان بینی ئەو تۆ ئەیان بینی بۆ سەر سەقامگیری نەک بە تەنها عێراق هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست من ئەوەڵەن دەوڵەتی ینی بڵێن نەک دەولەی ئیسلامی بڵێن دەوڵەتی ئێرهاب حقیقەتەن ئەوە باشترە کە وەختێ دروست بوو هیچ هێز و توانایی نەبوو لە عێراقا لە بێدایەتە کە وەختێ زمانی زەرقاوی و ئەوانە بەڵام دوایی کە هات عێراقی گرت فعلا يعني هەموو منطقەی سنی تقریبا گیرا ئەگەر ینی پێشمەرگە نەبووایە ینی زۆربەی مەناطقەکانی تریشی ئەگرت بەڕاستی ینی لە مووسڵ و شوێنە ئەساسیەکان مووسڵ ڕەمادی سەلاح الدین ئەم هەموو محافظاتی سونیە کەوتە ژێردەستی داعش من بڕوام وایە وا ئەزانم داعش دروستکراوێکە لە مخابراتی دووەلی و ئیقلیمی و ئێستا هەموو وەسائقیش ئیسپاتی ئەو شتاکات پرسیاری گروپە چەکدارەکانم لێکردی شیعەکان ئەوان بە مەترسیەکە بینی لە دوورمەودایە لە هەر وڵاتێکە هەبێت یعنی کە دەولەت هەبوو مەفروض وایە سیلاحی دەولەت یەکێک بێت لە عێراق ئەتوانرێ ئەوە بکرێت دوای ئەم قۆناغە ئەبێت ئەکرێ جارێکی کە ئەگەر نەکرێت عێراق هەر ئەمێنێت وەکو خۆی من مەقصودمەوە نییە کە شیعەیان سونە میلیشیاتێک کەوا قووەتێکی هەیە و ئیستیعراضی عسکەری ئەکات ئەو ئەسلحەی کە ئەو هەیەتی لەوانەیە جێشی عێراقیش نەیبێت ئەمە معنای وایە سیادە بۆ حکوومەت نییە سیادە بۆ قائیدی میلیشیاتە هەڵدرێتوانێت ئەوە بکە نازانمەوە چونکە ئەڵێ لە بەرنامی کاریایەتی کە چەک لە دەستی میلیشاکان بسەنێت ئەگەر شتێکی وابکە زۆر شتێکی پیرۆزە بلاتوانێت نات ئەوە من تحلیلی ئەو ینی معلوماتی ئەو نەمنیە کە بڵێم ئەتوانێت ناتوانێت لە واقع چاوەڕێی شەڕی ناوخۆکەی ئەگەر لە ناو عێراقا لە نێوان گروپە شیعەکانە ئەگەر سەدر هەوڵی هەڵوەشانەوەی حەشدی شعبی بە من ئەمە لەم وایە کە ئینشاءڵڵا جارێکی تر شەڕی ناوخۆیی نەبێت لە عێراقا بەڵام پێشبینی پێویستەکات ئەزانم ئەگەر ئەم سێ گروپە کۆبوونەوە وەکو سەدر و سونە و سنەی عەرەب و سنەی کورد و بڵێن پارتی و ئەمانە لەگەڵ دامێکی دووەلی من ئەزانم احتیمالی نەجاحەت زۆرترە ئینشاءڵڵا لە احتیمالی ئەوەی کەوا فەشەل و حربی ناوخۆی زۆر باشە بێگومان هەر باسی مەترسیەکانمان کرد تاکو ئێستا کەمێک بەبەسمە باسی دەرفەتەکانیش بکەین بە تایبەتی ماوەی 1-2 مانگە لەگەڵ سەرهەڵدانی بناکۆکیەکان کە دوای ئەوە جەنگی بە دوایە هات لە نێوان رووسیا و ئۆکراینا دەرفەتی ئەوەی کە غازی هەرێمی کوردستان بتوانرێ بگەێنرێتە ئەوروپا لەو کاتەیە کە طبعا هەموو ئەوروپا پابەندە یاخود ڕەبتە بە غازی رووسیاوە غازی هەرێمی کوردستان ببێت بە بژاردەیەکی دیکە لە بەردەم ئەوروپیەکانە و ئەوەش خۆشگوزەرانی بۆ کوردستان بێنێ بەکردداری دەرفەتێکی لەو شێوە هەیە یا تەنها خەو نەبینین ئێماڵین ئەکرێ ئێمە ببین بە بەدیلێک لە بازاڕی عالەمە بێگومان کوردستان تا ئێستەکەش ڕسمیان هەر تقریبا جزئێکە لە عێراق ئەوە بوو بەداخەوە ئەو قەرارش کە دەرچوو لە مەحکەمەی دستوری ئەوە زەربەیەکی زۆر گەورە ئەدات لەوەی کەوا کوردستان بتوانێت هەنگاوێکی تر بنێت بەرەو فرۆشتنی نەوت یان غاز منۆ ئەزان پێویستە لە پێش هەموو شتێکە
ئەبێ کوردستان حەلی ئەو مشکلەی خۆی بکات لەگەڵ بەغدا کە هەرچەند دستور مەجای ئەدا چووکی دستور ئەڵێ شتی کۆن ئەمێنێتەوە بۆ عێراق ئەمما شتی تازە کە ئیسیخراجەکرێت چ نەوت بێت چ غاز بێت بە هاوبەشی جا لەبەر ئەمە ئەبێت ئەمە قانونێکی بۆ دەربکرێت ئەگەر بتوانرێت لەم مەرحەلەی داهاتوە هێنا بەم شکڵی ئیستاکیە بڕواناکەم کوردستان بتوانێت کەوە مباشر بەبێ موافقەی بەغدا غازی خۆی بدا بە ئەوروپا هەرچەند ئەوروپا زۆر پێویستە پێی بەڵام تا ئێستاکی ئەمە ینی جانیبی قانونیەکەمان یارمەتیمان نادات ئێمە یەک شتەیە لەیرا من داوا ئەەکەم لە قیادەی کوردی وەکو دڵسۆزێک کە ئەو شتانی کە ینی ئێمە تقریبان ئەوە مەسئلەی لە 2023 تا ئیستاکێ ئەگاتە دەوری نزیکی 19 ساڵە یعنی ئەم مۆزوع هەیە ئەم 19 ساڵەیە قیادەی کوردی نەیتوانی ئەو شتانی کەوا لە دستورە هەیە بیکاتە نیظامێکی قانونی کە ئەتیماد بکرێت لە بەرلەمان یەکێ لەوانە مەسەرەن قەزیی شوێنەکانی کە شوێنی مەسەر مادەی 140 کوژەناتە فەرمی یەکێ لەوانە ئەم مەسەلەی نەوتی تازە و کۆن و غازی تازە و غازی کۆن مەسەرە ئەمانە هەر ماوەتەوە جا ئەگەر هەوە بۆچی چونکی یعنی زوربەی کوردستان مەشغوڵ بوو بە شتی ڕۆژانە نەک بەشتی ئیستراتیژی ینی جا پێویستەکە قیادەی کورد وکو نەسیحەتێک هەوڵێکی زۆر بدات کە لەسەر ینی شەرتێک بێ و مەرجێک بێت کە چوونە ناوەکو چۆری سە مەرج ئەگرن ئەڵێ وەڵابێ ئەوە وەزیرم هەبێ من بەلام وایە بڵێ وەزیرمان ناوێ کاکە هیچ شتێکمان ناوێ بەڵام ئەو مەوادانەی کەوا لە دستورە هەیە بابێتە قانونێکە کەوا تەطبیق بکرێت لەگەڵ دەستپێکردنی ئەم بابەتی باسکردنی غازی هەرێمی کوردستان ترافیکێکی دیبلۆماسی لە نێوان هەولێر دەوحە ئەنقەرە دروست بوو پێت وایە قەتەریەکان ئامادە بن وە بەرهێنان بکەن لە غازی هەرێمی کوردستانە بێگومان قەتەر تەڵان سیاسەتی خۆی هەیە من بتوانم تعبیر بدەمەوە لە سیاسەتی ئەوان بەڵام بەپێی معلومات قەتەر مستعدە بۆ یارمەتیدانی کوردستان بە شکڵێکی قانونی بێگومان یەکێک لە مەرجەکانی ئەو ئەبێت کە تەوافق هەبێت و مخالفەی قانونی نەبێت کە دوایی کێشەی بۆ دروست بێت لێرە قەتەر زۆر حەریسە لەسەر ئەوەی هەر شتێکی کرد بە پێی یاسا و قانون بێت بۆ ئەیکەوا دوایی تووشی کێشەیەکی ناڕەحەت نەبێت بەغدا شەریک بەغدا زۆر زەروریە بۆیە ئەڵم زەروریە کوردستان ئێمە بمانەوێ نەمانوێت ئەبێ پەیوەندی هەولێر و بەغدا زۆر بەقوت بێت دستوریەن و قانونیەن و هەروەها علاقات و پەیوەندی شخصیش حتا زۆر باشە مەبەستمە کەمێک باسی جەنگی رووسیا و ئۆکراینامان کرد بەڵام کاریگەریەکانیمان باس کرد ئەمەوێ ئێستا کەمێک باسی شەڕەکە خۆی بکەین هەڵوێستی دەوڵەتە ئیسلامیەکان لەسەر ئەم شەڕی نێوان رووسیا و ئۆکراینە جەنابەت چۆنی بینی و دڵنیام خەڵکێکی زۆریش هەن کە گرنگی بە بیر و بۆچوونەکانی جەنابەت لە تەفسیرکردنی ئیسلامە ئەدەن مەسەلەن خەڵکی موسڵمانیش هەیە لەسەر ئەم جەنگە بە تایبەتیش کە ئێستا دەرگای ئەویان کردوەوە خەڵک بچێت لێ شەڕ بکە ڕەنگە بەبەستیان بێگویان لەوە بێ کە جەنابەت چۆن هەڵیە سەنگینی و بابەت ئێمە بەپێی ینی بۆچوونی ئێمە بۆ ئاینی بەرزی ئیسلام ئەفەرمێ ئەم شەڕە لە واقعە شەڕێک نییە لەسەر جانیبێکی ئینسانی و تحقیقی حەق و عەدالەت شەڕێکە بێگومان شەڕێکە ینی بۆ سەیطرە و هەیمەنەیە چ لە تەرەفی رووسیاوە بڵین یان لە تەرەفی ناتۆ ئەمە حەقیقەتێکە جا لەبەرەوە شەڕەکە جزئێک نییە لەوەی کەوا ئیسلام پێی خۆش بێت ئەو شەڕە بێت چونکی ئەو شەڕە وەختێ شەڕ دروستە لە ئیسلامە کە دیفاع بێ لە حەق ئەمە تۆ هجووم کەیت بێگومان ئەمە ئیشکالێتێکی تیا هەیە جزئێک لەوەش بێگومان لە ئاینی بەرزی ئیسلام ئەوەیە وەکو چۆن ئەڵێن پێ وتێ سونەی تەدافع یعنی مەسەلەن لە بینی وەختی خۆی مەسەلەن لە شەڕی یەکەم و جیهانی و دووهەم تەغیراتێکی گەورەی ڕوودا وەلو ئەمە نابێتە شەڕێکی جیهانی بڕوام وایە بەڵام گۆڕانکارێکی زۆریشی تیا ئەبێت دوای ئەم شەڕەیە جا لەبەرەوە بەلای ئێمەوە ئەمە جوزئێکە لە سونەی تەدافع کە خوای گەورە دروستی ئەکات
جا بزانە کێ بتوانێت ئیسیفادەی لێ بکات ئەوە کە نەزرێ وەکو بڵین یعنی نەزرێکی عامە بۆ نەزرێکی گشتی بۆ شەڕەکە بەنسبەت فکری ئیسلامیەوە دۆلی ئیسلامی مەسەوەکو کوردستان یان وەکو عێراق یان وەکو قەتەر ئیسلام ئەڵێ مادام تۆ پەیوەندیت هەیە لە بینی رووسیا و لە بینی ئۆکرانیشایە تۆ ئەبێ مووقیفەکەت مووقفی محاید بێ و سوڵح داوا بکەیت کە یارمەتی دەربێت بۆ سوڵح دروست نییە بە پێی شەرع تۆ مساندەی رووسیا بکەیت یان مساندەی ئۆکرانیا بکەیت بۆچی چونکی تۆ پەیوەندیت هەیە لەگەڵە نەسی قورئانە فەرمێکی وئین استەنصەروکم فی الدینی یعنی ئەگەر مەجموعەیەک داوای نەسرەت و یارمەتیان کرد لە دینەکە فعليكم النصر إلا على قوم بينكم وبينهم ميثاق إلا لسر قومك نبت تو نصري يارمتي أو مستضعفانه به إلا وقت نبيك تو بيوندي تبه ومعاهدة تبه تو أبي احترامي أو معاهدة بكري جاء ليرا أما دول كان وايا بنسبة أما جانبي مساندي حربي أمينة جانبي إنساني أو واجبك إسلامية وإماء اتحاد بيانك من دركت دواما كل حكومات إسلامي بتايبتي لجمعيات إسلامي لمؤسسات خيري كيارمتي دربن بو أو هجاراني كوا استكي در أكرين لأوكرانيا واستكي بيوستيان بيارمتي دان أو جانبك إنسانية بنسبة شر يارمتي دان بلاي إموا درسنية بهش شكلك مسلمانان لدروي روسيا يعني لدروي أوكرانيا جزءك من لو شرع ترسني به شكلك هذه لا زور لسه اما جماعه اوكرانيا مسلمان دولي شوالصه صار مسلمان هي بله تتري وغيري تتريش امانه شرعا دفاعك لارض اخوان دفاعك لعرض اخوان او بوان هي من قتل دون ماله فهو شهيد ومن قتل دون عرضه فهو حتى ولو حربكش حتى ولو شركش مشروع نبي بنسبة يعني أما بنسبة أو مسلمان نيكوا لأوكرانيا بوان هيك دفاع كان لولاتي خوانو أما إيما لدروا في وستك إيما دوب إصلاح لقل جانبي إنساني وخيري وإغاثي زۆر باشە دوایین دوو پرسیارم لەسەر دوو بابەتن کە لە کۆمەڵگەی کوردستانە دوو بابەتی گرنگن دوو بابەتن کە پەیوەندیان بە کۆمەڵگەوە هەیەەوە بە زانستی کۆمەڵایەتیەوە هەیە کۆمەڵناسیەوە هەیە یەکێکیان لە ماوەی ڕابردووە ژنێک لە هەولێر کوژرا دڵنیام بیستوتانە ناوی ئیمان سامی بوو و بە ماریا ناسرااو بوو دیدی جەنابەت وەکو زانایەکی ئاینی حەزەکەم بزانم چونکە لە کۆمەڵگەی کوردستانە دیاردەی کوشتنی ژن بە بیانووی شەرەف یاخود بە بیانووی ئاین گۆڕین خەریکە وەکو دیاردە پێویست بکەم مامەڵەی لەگەڵ بکەیت پێش هەموو شتێ زۆر بەڕوونی ئەمە پێم بڵێ هیچ بنەمایەکی شەرعی هەیە بۆ ئەوەی برایەک خوشکی خۆی بکوژێ مەهماکانە هۆکارەکەی هەرچە شتێ بێ یەکەم من لەم پرسیاری جەنابتەوە دەست پێ ئەەکەم لە ئاینی بەرزی ئیسلامە دروست نییە هیچ کەسێکی تر بکوژێت ئللا بە محکەمە نەبێت محكمة حتى قضية شرف بهر شكلك بيت يعني حكومة صاحبية أو قرارية عرضك يتسر حكومة أما كشتن درستنية بهش شكلك بو إنساني مسلمان بشي خشكي خوي بكجيت خاصة لسر مسألة تهميك يعني لسر حتى هرشتكي تيجبت أما وكو مبدئي أساسي تطبيق حدود باتفاقها مو علماء مسلمانان لصلاحية الدولة نك لصلاحية جماعتي شنية حتى جماعتك إسلامي شبيت لصلاحيتي بيقومان لصلاحية فرد شنية لصلاحية باوكو خش براشني أو بلام لعيني كاتشا كاكبستون إما أبي تماشاي وكو على ظروفي أو ظروفي كوا إحاطي دا وبقى خزا وكوش الظروف المحيطة بالقضية أم آفرتي واختي خوي آفرتكي يعني محجبة وريكوبيك ما شاء الله برنامج جواني هبو هاتن قوريان بتواوي قوران كاريك نكلا دينك لأخلاق لروشتيا ببيئة اعتبار كان بو قيمي أم مجتمعية جالبر أو براسي من وأزانم أوانش كيارمتي درن بو قوران كاري لآيني برزي إسلامي ولا دي هناك أوانش جزء تحملي جزء لمسؤوليتك من أولم براكا فرموت خاصك خوتي بيرنتش
ینی لە قسەکانی خۆشتا برتەوە بۆ بابەتی کۆمەڵایەتی و قیەمی کۆمەڵایەتی ئێمە کە گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ژیانی ئەم خاتونەیە لە ڕووی کۆمەڵایەتی و بەها کۆمەڵایەتەکانەوە جەنابەت بە هەڵی ئەبینی نەک لە ڕووی ئاینی ئیسلامەوە. نانا کوشتنەکەی بێگومان ئەمە لە بوارەی ینی لە ڕوانگەی ئیسلامەوە دروست نییە، کەس ناتوانێت کەس بکوژێت ئللا ئەگە کەسێک بێوێ بتکوژێت ئەوە دیفاعکەی نفسی خۆت ئەو شتێکی ترە، ئەمە مؤکدە. من ئەمێنێت ئەمەوێت کە ئەو مجموعەیەک لە جەمعیات هەیە یان مؤسسات هەیە یان ئەفراد هەیە ئەیانەوێت ئەخلاقی مجتمع تێک بدەن، ئەمانە قەستم ئەوانەش تەحملی جزئێک لە مەسئولیەتەکەن. مەسئولیەتی ئەو کەسەی کە فیشەکەکەی تەقانون یەکەمە بێگومان ئەوە مەسئولی یەکەمە، بەڵام ئەمانش مەسئولن. ئەم ئافرەتتان بۆچی گواگۆڕی لەبەر چی؟ دوایی ئەوە نەبێ بگۆڕێ بۆ ئینسانێکی منتیج. تۆ تەماشات کرد مەسوورە توشتەکانی هەمووی متابعام کرد، ینی ئافرەتێکە کە ئەنها ینی بەداخەوە گۆڕیان بە هەموو شکلێک. من بۆ ئەوەیکەوە جیاواز بێت کوشتنەکەی بێگومان شتێکی نامەشروعە زۆر زۆر، بەڵام لە عینی کاتیشە ئێمە ئەبێ بگەڕێنەوە کە ئەبێ ئەوانەی کە ئەو تەژیعکەن لەسەر گۆڕانکاری لە کوردستانە ئەوانە جزئەکەن لە مەسئولیت تحملی مەسئولیتێک و پێویستی دەولەتیشە. ینی ئێستاکی ئەمە کاریان کی ئەتوانێت ینی چ مەسلحەتی حکوومەتی تایە یان پارتی یان یەکێتی کە کوردستان بگۆڕیانی ئەگەر ئێمە بین بە مەسیحی کوردستان استقلالەکات. بەڵام ئایا بەکردداری هەوڵێکی وا هەیە چکە ئەوە پرسیارەکەی یەک دوو ئێستا لە جیهانە ئەوەی کە جیهانگیری لەگەڵ خۆیان هێناوێتی گروپ و خەڵکت ناوێت لە هەرێمی کوردستانە بیانەوێت گۆڕانکاری لە شێوازی ژیانی خەڵکا بکەن، مجرد هەموو کەسێک سێری تەلەڤیزیۆنەکە و مۆبایلی پێ و جیهانە بینێ و فیلمە بینێ و زۆر ئەگەری هەیە شێوازی ژیانی خۆی لە جۆرێکەوە بگۆڕێ بۆ جۆرێکی کە خەڵک هەیە کە شێوازی جیهانی ژیان بڵین ژیانی و جیهان بینی بە شێوازێک بۆ دوای ئەوە هەر لە ڕێگەی ئینتەرنێتەوە فکری تەکفیری و داعشی وەرگرتووە و بۆ بە داعش ینی ئەمە ڕێگری لێ ئەکرێ. بەڵام تۆ ئەگەر تۆ فکری داعشیت وەرگر لێرە، بەڵام ئەگەر جەماعەتێک نەبێ احتیوات کە چ فایدەی هەیە؟ من مەقصودم ئەوەیە ئازادە ئینسان چی ئەخوێنیتەوە بیخوێنیتەوە، بەڵام تۆ ئەجوایی بۆ دروستکێ. مەسەلەکە تەماشاکێ مەسەل لە کوردستانە قەزای مخدرات بەڕاستی شتێکی زۆر زۆر ناخۆشە، یعنی ترسناکە. قەزای شوێنی ئەوەی کەوە ینی خراپەی تا بکرێت، خەڵک چاوی لێ پۆشێ زوڵبەی مەقاهی تا نیوەیش تا فەجر بۆ ژن و بۆ کچ و بۆ ئافرەت و بۆ پیا و بۆ هەموو شتێک مەفتوحە و دوایی نەرگێلە و بە هەموو شەکلێکەوە زۆر بەش حتا شوبهەی ئەوەشی تایەکەوە مخدراتیشی تا. ئەمانە حکوومەت ئەبێ بەوازحی تحملی مەسئولیت ئەکا بۆ حیمایەتی مجتمع بۆ ئەویکەوە. بەڵام جارێکی تر ئەڵێم ئەو کوشتنێ بێگومان هەر کوشتنێک بێ بۆ ئینسان کوشتن دروست نیە ئللا دیفاع لە نەفس، کوشتن و ئەوانە تابع حکومەت. زۆر باشە. دوایین پرسیارم هەر لەسەر بابەتێکی کۆمەڵایەتیە کە لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان دیاردەی یاخود هیچ نەبێ باسکردنی دیاردەی هاوڕەگەزخوازی بوو بە باسێک کە هەموو کەسێک قسەی هەیە لەسەری. جەنابتان چۆنی بینن هەنێک خەڵک لە ڕووی ئازادی تاکە کەسیەوە هەڵسەنگاندنی بۆکەن، هەنێک خەڵک هەن لە ڕووی زانستیەوە ئەڵێن وەکو نەخۆشیەک ئەیبینن، هەنێک خەڵک هەن ئەڵێن ئەبێ بکوژرێن ئەو کەسانە، هەنێک خەڵکی کە هەن ئەڵێن نەخێر ئەبێ باوەشیان بۆ بگیرێتەوە و هاوکاری بکرێن. جەنابەت چۆنی بینی؟ حقیقەتەن منهەجی ئاینی بەرزی ئیسلام برێتیە لە تەربیە و لە احتیوا و لە نەسیحەت. خۆی گەورە بە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لست عليهم بمسيطر ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. مسألة كشتن و تهديد بعكسها يعني متدرب بو بلابونوي فكرك بشكلك زيادة من لقل أوانيم تهديد سودي هبد بروام وايا فكر علاج أكريبة فكر، يعني حتى قضايا أخلاقي وكو جناب يعني أو بعض شتاني كوا منسجمني لقل حتى قيمي خوش معنا. يا ما أبد
بەڕاستی وەکو جەنابەت فەرموو باوشان بۆ بکەینەوە بۆ ئەوەی کەوا بتوانین تەسیریان تێ بکەین بیان گۆڕێن. من هەمیشە لە ئەگەرێکێک قبوڵی نەکرد بگۆڕێ بۆ نمونە یەکێک گوتی من خوا بەم شێوەیە خەڵقی کردوم خواستەکانم بەم شێوەیەن و ڕێز لە ئەمەوێ ڕێزم لێ بگرن لە ناو ئەم کۆمەلگایە منیش ئازاد بم بژیم. یعنی ئازادی فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر نص قورآن خۆی گەورە منع ناکات ئەبێ بپارێزرێ ڕێگری لەوە بکرێت کە تعدا نەکرێتە سەر حیاتی و سەر مافی ژیانی. یعنی بەس فەرقەیە لە بینی ئەوە کە دەولەت حیمایەتێکی خاص دروستکە بۆ ئەوانە وەکو تەشجیع فەرق لە بینی ئەوە کە هەر شخصێک مهدد بێ بە کوشتن و مستحقی کوشتنیش نەبێت تۆ حیمایەتی بکەیت بێگومان هەر کەسێ ئەگەر مستحقی کوشتن نەبێ بە پێی شەرع و قانون و یاسا واجبە حکومەت یارمەتی بە بەڵام دروست نییە حکومەت بچێت بە ناوی ئەو حیمایەتەوە نەوع تەشجیع بکات بڵێ وەڵا هەر کەسێکەوە بۆ فەرم و ئێمە حیمایەتی ئەەکەین و ئەمانە پێویستەکە حکومەت دائیمەن لەگەڵ قیەمی عاما بێت حتى لە ئەوروپا لە غەربا ینی لە حقەتە ینی صحیح ینی ئەمە ئێستەکە ڕەنگە ئێستەکی تۆزە گەورانکاریەک هەیە لەوە بەڵام من ئێمە بەلامان وایە ناحەی داوە تربیە دوایی پاش و مەسئولەتی باوکو دایەک مەسئولەتی مجتەمع مەسئولەتی مەدرسە ئەمانە پێویستەکە بەڕاستی کە ئێمە گەلەکەمان دروستکەین لەسەر قیەمی ئینتاژ و قیەمی شتی باش و نەک لەسەر ئەم شتانەی کەوا بەڕاستی زۆر مەشغوڵمانەکە و بەبێ فائیدەش بەبێ سوود. زۆر سوپاسانەکەم بەڕێز دکتۆر عەلی قەرەداغی کە میوانی ڕوودا بوون. زۆر سپاس دەکەین. سپاس قسەکانت خۆش. سەلامت.